لە چوارچێوەی هەوڵەکان بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ لە تورکیا بۆچوونی پارتە براوەکان جیاوازن و تا ئێساش دیمەنی داهاتوی حکوومەتەکە ڕوون نییە. سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی پارتی دیموکراتی گەلان هەدەپە ئامادەی خۆی بۆ ڕازیبوونی بە سەرجەم ڕێگە چارەکان نیشاندا سەبارەت بە پێکهێنانی حکوومەتێکی ئیتیلافی. بەمەرجێک پارتی دادوگەشەپێدانی دەسەڵاتدار ئاکاپا لەخۆ نەگرێت. دەمیرتاش داواشی لە ڕەجەب تەیب ئاردۆغان کرد زیادەڕۆی لە دەسەڵاتە دەستوریەکانی خۆی دانەکات. وتیشی پرۆسەی ئاشتی لە تورکیا بە سستی بەڕێوە دەچێت و عەبدوڵڵا ئۆجەلان سەرۆکی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە ئامادەیە داوا لە گەریلەکانی بکات چەکدا بنێن. دەمیرتاش ڕوونی کردەوە ئەگەر سەرۆکوەزیران جددیە لەباری جێبەجێکردنی پرۆسەی ئاشتیەوە با ڕێگە بدەن وەفدی ئەوان بچێتە ئیمرالی و دیدارەکانیان لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان بەردەوام بێت و پرۆسەی ئاشتی لەو شوێنەوە دەست پێ بکاتەوە کە تێیدا وەستاوە. ئەوە لە کاتێکدایە سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی هەدەپە ڕۆژێک لە دوای ئاشکراکردنی ئەنجامەکانی هەڵبژاردن ڕایگەیاندبوو پێکهێنانی حکوومەتی هاوبەش لەگەڵ ئاکاپا ڕەت دەکەنەوە. مەهەپا پارتی بزوتنەوەی نەتەوەپەرستی تورکیا کە لایەنێکی تری براوی هەڵبژاردنەکانە و خاوەنی 80 کورسی پەرلەمانە ڕایگەیاند هەڵوەشاندنەوەی پرۆسەی ئاشتی لەگەڵ کورد مەرجە ڕێکەوتنیەتی لەگەڵ پارتی دادوگەشەپێدان بۆ پێکهێنانی حکوومەت. لە وتارێکی حڕیەت دەیلی نیویزی تورکیدا ئاماژە بۆ کراوە کە پارتی دادوگەشەپێدان ئاکاپا بەردەوامە لە هەڵسەنگاندنی سینەرۆکانی پێکهێنانی حکوومەت و لەو چوارچێوەشدا ئەحمەد داود ئۆغڵۆ سەرۆکی ئاکاپا بە ئەندامانی باڵای پەرتەکەی ڕاگەیاندووە دروستکردنی هاوپەیمانەتی لەگەڵ پارتی بزوتنەوەی ناسیۆنالیستی مەهەپا گونجاو دەبێت، بەڵام هاوپەیمانەتی لەگەڵ پارتی گەلی کۆماری جەهاپا ڕێگەچارێکی باشترە. داود ئۆغڵۆ پێشبینیشی کرد هاوپەیمانەتیەکەیان ماوەیەکی زۆر نەخایەنێت. وتیشی ئەگەر ئاکاپا نەیتوانی هاوپەیمانەتی دروست بکات ئەوا دەبێت هەڵبژاردنێکی پێشوەخت ئەنجام بدرێت. حڕیەت دەیلی نیویز ڕوونی کردەوە لە نێوان هەرێک لە کەمال کلیجدار ئۆغڵۆ سەرۆکی جەهاپە و سەرۆکی پێشووی پارتەکە دێنیز بایکاڵ ناکۆکی هەیە و داود ئۆغڵۆ وتوێتی پێویستە لە بەرژەوەندی خۆیان سوود لەم ناکۆکیە وەربگرن. لە کۆبوونەوەیەکیشیدا لەگەڵ ئەندامانی حیزبەکەی ئۆغڵۆ ئاماژەی بەوە کرد لە ساڵانی 1970 سەدەی ڕابردوودا حکوومەتی ئیتیلافی لە تورکیا پێکهێنرابوون، بەڵام ڕێگەچارێکی گونجاو نەبوون لەبەر ئەوە پێداگری لەسەر هەڵوێسی پارتەکەیان دەکەن. وتیشی تاکە حیزب کە ڕێگەچاری واقعانەی هەبێت بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ لە تورکیا پارتی دادوگەشەپێدانە. لە دوای چەند ڕۆژێک لە بێدەنگیشی ڕەجەب تەیب ئاردۆغان سەرۆک کۆماری تورکیا داوای کرد پەلە بکرێت لە پێکهێنانی کابینەی نوێی حکوومەت تا بۆشایی سیاسی لە وڵاتدا دروست نەبێت. وتیشی شکستێنانی پارتەکەی ئەوە ناگەێنێت کە تورکیا بێ حکوومەت دەمێنێتەوە، ئەنجامی هەڵبژاردنەکانیش خواستی خواوەند بووە. ئاردۆغان ئاماژەی بەوەش کرد کە پێویستە هەموو لایەک ڕێز لە ئەنجامی هەڵبژاردنەکان بگرن چونکە خواستی گەلە. هۆشداریشیدا لەوەی مێژوو لێ پێچینەوە لەگەڵ هەر کەسێکتا دەکات کە تورکیا لە بۆشایی سیاسیدا دەهێڵێتەوە. سەبارەت بە دۆخی سووریاش سەرۆکی تورکیا خۆر ئاوای تۆمەتبار کرد بە پشتگوێخستنی عەرەب و تورکمانەکان لە سووریا و پشگیریکردن لەلایەنە کوردیەکان کە بە گروپە کوردیە توندڕەوەکان ناوی بردن. Terör örgütü PYD ve PKK'yı yerleştiriyor. بێمتمانەی خۆشی نیشاندا لە ناکاریگەری گورزە ئاسمانەکانی هێزی هاوپەیمان دژ بە چەکدارانی داعش. دوای ئاشکراکردنی ئەنجامە بەرایەکانی 25 هەمین هەڵبژاردننی پەرلەمانی لە تورکیا کە حوتی ئەم مانگە ئەنجام درا هیچ کام لە چوار پارتە سەرەکیەکە نەیانتوانی زۆرینەی ڕاهای کورسیەکان بۆ پێکهێنانی حکوومەت بەدەست بهێنن و ململانەی پارتەکانیش بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ کە هێشتا وادەکەی نادیارە بەردەوامن. کاروان شێخ موحسین NRT